ئەچینە خزمەتی بەسەرهاتێکی ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای لەسەر بێ کە ئیمامی ئەحمەد خەوی بەخوای پەروەردگارەوە بینوە لە شێوازی گفتوگۆ ئەفەرمێ کە خەوم بینی خوای پەروەردگار لەو کاتەیە کە پرسیاری لێکردم ئەحمەد چیت بۆ ئەنجام داوم ئەویش لە وەڵاما فەرمێ ئەی خوای پەروەردگار واللهی هیچم ئەنجام نەداوە بەڵام سوپاسی تۆکەم کە گەڕاومەتەوە بۆ لای تۆ شەریکم بۆ قەرار نەداوی واتە بەبێ هاوبەش پەیداکردن گەڕاومەتەوە خزمەتی تۆی خوای پەروەردگار خوای پەروەردگار لە وەڵام فێبنا ئەحمەد لەبیرتە فڵانە ڕۆژ نەخۆش کەوتی وتی خەتای ئەو خوار نەبوو نەخۆشی خستم ئێستا هەر یەکێک لە ئێمە کام قسانە بیستێ مسوورکە بە لاشەیە دێ مووی لاشەی بەرزەبێتەوە کە چەند جار ئێمە قسانەکەین و بەبێ ئەوەی کە بەخۆشمان بزانین نەتگەڕانەوە نەخۆشێکە بۆ لای خوا ئیبراهیم عەلەیهی سەلام فەرمووی خوای من ئەو خوایە کە نەخۆشم ئەخا و شیفاشم ئەدا نەخۆشم ئەخا و شیفاشم ئەدا کەواتە نەخۆشیەکە و شیفاخەش لای خوایە بەڵام ئەم عیلاج و ئەم شتانەی کە بەکارێنین ئەم ڤایرۆسەی کە تووشی ئینسانەکە بێ ئەسبابێکە خوای پەروەردگارەی نێری وەلیکولی شەیئین سەبەب بۆ هەموو شتێ سەبەبی داناوە بۆیە وشەکانتان ڕاستکەنەوە براو خوشکە بەڕێزەکانی من با بین بەڕێگەی قورئان و سوننەت قسە و مامەڵە بکەین لەگەڵ دەوروبەری خۆمانە هەتاوەکو لە ڕۆژی قیامەتدا دڵخۆش بین ئەگەر شەریکمان قەرار نەدابوو دڵخۆش بووی کە خوای پەروەردگار لێمان خۆش بێ لە باقی ئەو تاوانانی تر کە بەسەرمانە دێ بەڕاستی